بەناوی خوای گەورە و میهرەبان ئەو ڤیدیۆیە تایبەت بە 964 ئاسایی ئەوڕۆ 11/4 کە دەکاتە 32 ڕۆژە ئەمن لە هەولێرەوە لە شاری هەولێرەوە بەڕێکەوتوم بە پێ لە بۆ شاری مەکە وڵاتی سعودیا و ئێستش لە نێوان دووم لە بۆ منطقەی با بڵێن بە ئاراستەی شاری مەدینە دەڕۆم و لە هەمان کاتدا با بڵێن لێرە پۆل ناوە خەڵک سیار ڕادەوەستی و ئێستا کە دەبینن ئەوە سیارەی بار هەڵگرە و الحەمدوللا لەگەڵ سەختی و خۆشیەکان زۆر هەبووینە و خەڵک لێرە زۆر بە تەکلیفە زۆر گەرم پێشوازی دەکات و ئاسایە دووەم کالێ لەوەتی بەلا هەولێرەوە بەڕێکەوتوم گۆڕیومە و لە هەمان کاتدا هەموو شتەکان باش دەڕۆن لێرە وڵاتی سعودیا زۆر باش هاوکارمە کە چۆن لە عێراق با بڵێن وڵاتی عێراق هاوکارم بوو لە دەستگا ئەمنیەکان لە شورتا لە با بڵێن جێیش و لەخوا بە زیادبی هەموو شتێک باش دەڕواتن و ئێستش نزیکەی مانگەکەم مایە. سەلام عەلەیکوم، شلونك اخويا حبيبي؟ اشكرك. جاي من كردستان لأربيل رزلية جاي وراح اروح لمكة للعمرة. حياتي الله يعافيك. اي والله حبيبي اشكرك. بەو جۆرەی خەڵک دێنە پێشوازی و ئاو شەربەت میوە یان خواردن و خەڵکی کوردی خۆشمان بە هەمان شێوە ئەوانەی لە با بڵێن دەچن بۆ سەفەری عەمرە بە هەمان شێوەیان دێنەوە لە سەفەر بەو جۆرە لە ڕێگا لا دەدەن و زۆر جوانە لەو ماوەیدا لە تەواوی شار و شارۆچکە جیاوازەکان پەیوەندێکی زۆری تەلەفۆنیم لە بۆ هاتیە کە پشتیوانی و با بڵێن ئەوەی خۆیان دەربڕیە کە چیم پێویست بی هاوکارم بن و نزای خێریان لە بۆ کردیمە و الحەمدوللا ئێستا بەردەوام نزیکەی مانگە چکەشم پێویستە تا دەگەمە شوێنی مەبەست شاری مەکە و ئاسایی پێویستیشم بەوەیە کە لەگە وڵاتی سعودیا قسە بکەم کە ماوەی ڤیزەکەم لە بۆ درێژ کاتەوە لە بەرەوەی ڤیزەکەی من ئاسایی عەمرەیە و هەمومان دەزانین لە 29/4 کۆتایی دێ لۆیە بە پشتیوانی خوای گەورە داوا لە خوای گەورە دەکەم هاوکارم بی کە بتوانم لێرەدا ئەو بابەتەش چارەسەرکەم بە پشتیوانی خوای گەورە و دوعا لە بۆ تەواوی کوردستانیان دەکەم و هەموو لایەکیش دوعام لەبۆ بکەن خوای گەورە هەموو لایەک پارێزی بژی کورد بژی کوردستان و بژی پێشمەرگە.